جیا لە هێرشی تورکیا بۆ سەر ڕۆژهەڵاتی خوارد. سووریا چەندین ڕووداوی دیکەی گرنگی بەخۆ بینی. لە ئەمیانی پانۆڕامای ڕووداوە گرنگەکانی ساڵی 2019 بەشی دووەمی گرنگترین ڕووداوەکانی سووریا دەخەینە ڕوو. لە 27 تشرین یەکەم دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کوشتنی ئەبوبەکر بەغدادی سەرکردەی داعشی ڕاگەیاند کە 8 هەلیکۆپتەر و 11 سەرباز لەسەر زەوی گەماوی ئەو ماڵەیاندا کە بەغدادی خۆی تێدا حەشاردا بوو. سەرنجام بەغدادی خۆی تەقاندەوە و کوژرا. ڕاستەوخۆ دیمەنی ئۆپەراسیۆنەکە بۆ سەرۆکی ئەمریکا و چەند بەرپرسێکی باڵای وڵاتە پەخش دەکرا. تورکیا لەلایەک و هێزەکانی سووریای دیموکراتیش لەلایەکی دیکە خۆیان بە خاوەنی پشکی سەرەکی لا کوشتنی بەغدادی دەبینی. هەروەها سەرەڕای ڕێکەوتنەکانی رووسیا و تورکیا و ئێران بە درێژایی 2019 ئیدلب بەردەوام لە ئاژێر بەردومانی سوپای سووریادا بوو. بەپێی ئامارەکانی نەتەوە یەکگرتووەکان بەهۆی بەردومانەکان زیاتر لە 600,000 کەس لە پارێزگای ئیدلب ئاوارە و دەربەدەر بوون. سووریا بە درێژایی ساڵی 2019 وەک ساڵانی ڕابردوو جێگای تاقیکردنەوەی چەکە پێشکەوتوەکانی وڵاتان بوو. لەو چوارچەوەیەدا سەرگیۆ شۆیگۆ وەزیری بەرگری رووسیا لە ڕاگەندراوێک باسی لەوە کرد لە سووریا 43 چەکی نوێیان تاقی کردەوە. وەزیری بەرگری رووسیا لە بەردەوامی ڕاگەندراوەکە باسی لەوە کرد تا ئێستا 359 چەکی پێشکەوتوو لە سووریا تاقی کراوەتەوە. لەناو ئەم ڕووداوانەدا بەتایبەت پاش شێرشی تورکیا بۆ سەرباکووری سووریا مەزلوم کۆبانەیە وەک سەرکردەیەکی کاریزمای کوردەکانی سووریا دەرکەوت کە سەرۆکی ئەمریکا و زۆرێک لا سەرکردە و بەرپرسانی باڵای وڵاتان ڕاستە و خۆ قسەیان لەگەڵ دەکرد. هەروەها ترامپ بانگێشتی مەزلومی بۆ کۆشکی سپی کرد. لا پەیوەندێکی تەلەفۆنیشدا ترامپ بە مەزلوم کۆبانی وتبوو کەسانێک ئێستا لە تەنیشتم وەستاون تۆیان لا نیشتیمانەکەیان زیاتر خۆش دەوێت. هەروەها بە شێوەی ڤیدیۆ کۆنفرانس هەرێکە لە سێرگی شۆیگۆ وەزیری بەرگری و سەرۆکەرەکانی سوپا و چەندە ئەفسەرێکی پلەبەرزی رووسیا لەگەڵ فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات مەزلوم کۆبانی دەربارەی بارودۆخی خۆراوی کوردستان گفتوگۆیان کردو. ڕێکەوتنەکەی نێوان مۆسکۆ و ئەنقەرەیان بۆ مەزلوم کۆبانەیە ڕوون کردەوە. هەموو هەوڵەکانی چارەسەری کێشەی سووریا بە شێوەیەکی سیاسی لە ساڵی 2019 شکستی هێنا و نەتوانرا لەسەر نووسینەوەی دەستورێکی نوێ بۆ سووریا لایەنە بەشدارەکانی کێشەی سووریا بگەنە ڕێکەوتن و چارەسەری گرفتەکانیان بە ساڵی 2020 سپارد. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام.